ڕێز و خۆشەویستیمێ هاوڕێیان چاو تەماچەکەم زۆر داوای لێبوور نەکەم لە دەنگەکان و نەمتوانی بەرنامەکەمان بەخش بکەین لەبەرەوەی کە ویسمان تەکنیکی نوێ بەکاربێنین بەڵام سەرکەوتوو نەبووین ئەمەش دنیای تەکنیک و تەکنۆلۆژیای تازەوایە تۆ ناتوانیت هەندێک جار هەندێک شتەیە کە زۆر بەسیتە لێت عاسیە بێت بەو پەلەپەلەش ناکرێت زۆر هەوڵماننا لەگەڵ کاگمەریوان و کۆمەڵی هاوڕێتر سپاسی ماندووبوونیانەکەم کە ویستیان شێوەیەکی زۆر پرۆفیشناڵ و زۆر چاک بڕوات بەڵام ئەم جارەش وازمان لێهێنا ئەمانێ بابەتەکە گرنگترێ لە لای ئێمە نەکەوەی کە بەرنامەکە چۆن پرۆفیشناڵ بێت ئێمە کەناڵێکی تەلەڤیزۆنیمان وەرگرتووە وەکو لە پێشوشە بۆ بەڕێستانم باس کرد لێەوە پەخشەکانمان زۆر چاکتر و پرۆفیشناڵترە بێت لەبەرەوە من داوای لێبوردنەکەم زۆر سپاسی ئەو هاوڕێنەکەم کە ویستیان ئەو گرفتانە چارەسەرکردن بەم بەڵاستی بۆمان نەکرا منیش لەبەر ڕێزم بۆ بەڕێستان و خۆشەویستیم بۆ بەڕێستان حەزم نەکردەوە زیاتر چاوەڕێ بن وتم لە ئەکاونتەکەی خۆم و یەمە خزمەتان و ئەو بازەتان بۆ بازەکەم کە خۆم بۆ ئامادە کرد بوو ئەمێ پێتان ڕابگەێنم کە بابەتەکە زۆر گرنگ بوو ئەوەی کە من ئەمێ بە بەڕێستانی بڵێم مەسەلەی حەدیسەکانە لە سەرەتای حەدیسەکانەوە دەست پێکەین مەسەلەن بۆ نمونە ئیمامی نەوەوی کە یەکێکە لە عالمەکان بەناو عالمی ئیسلامی ئەڵێ کە هەموو زانایانی ئیسلام لەسەر یەکشت کۆکن کە سەحیحی بوخاری و موسلیم باشترین کتێبن دوای قورئان ئەمە ئیمامی نەوەوی کە یەکێکە لە هەرە گەورە زانایانی دینی ئیسلام بڕێک ئاوا پێناسەی بوخاری و موسلیمەکات جا با بێنە سەرەوەی کە ئایا چەند کەس تا ئێستا ئەوانەی کە زۆر ناودارن باسی ئەوانە ناکەم کە زۆر ناودار نین مەلاکانی خۆمان پەنایان بۆ بن و شتیان درویان بەدەمەوەکەن من باسی ئەوانەی کە زۆر ناودارن چەند کەسێکن لەوانەیەکیان بوخاریە کە محەممەد بن ئیسماعیل بن ئیبراهیمە لە ساڵی 1940 کۆچی لەدایک بۆ و ساڵی 256 کۆچی کردووە تەماشای مێژووەکە بکەن ساڵی 94 کۆچی یعنی 194 ساڵ دوای کۆچەکەی محەممەد لە مەدینەوە لە مەکەوە بۆ مەدینە ئەو لەدایک بووە یعنی 10 ساڵ دوای ئەوەی کە محەممەد بڵێن 10 ساڵ لە مەدینە ژیاوە ئەنێتوانی بڵێ 184 ساڵ دوای مردنی محەممەد لەدایک بووە باش یەنە سەر موسلیم کە ئەویش یەکێکە لە هەرە باوەڕ پێکراوەکانی حەدیث کە فەرموودەری پێڵەن فەرموودە لای خۆمان ئەویش ناوی داود سولەیمانە پاشان یەمە سەر تەرمیزی کە ئەویش یەکێکە لە بەناوبانگترین حەدیث نووسەکان دوایەوە سونەنی نسائی ئەحمەد بن شەعیبی ناوە دوایەوە ئیبن ماجە کە محەممەد بن یەنزیرن بەناوبانگ بووە ئەمانە ئەم ناوە گەورانن کە من و تۆ لە مناڵیەوە یان لە هەموو ڕۆژە لە مزگەوتەکانی کوردستان و هەم مزگەوتەکانی مسلمانانەوە هەمیشە گوێمان لەم ناوانەیە ئەمە بوخاری وایوت سەحیح وایوت ئیبن ماجە وایوت موسلیم وایوت فڵان کەس وایوت فڵان کەس ئەم ناوانە لەگەڵ تۆ کە شایەتمانێنی لە تەمەنی 7 ساڵیەوە بە ئارزووی خۆت نییە لە تەمەنی 10 ساڵیەوە بە شەقە تۆ ئەم ناوانە و گوێ لێبێ ئەگەر لە حوجرە پەروەردە بیوبی بەمانە ئاو ئەدرێت مێشکت ئاو ئەدرێ بۆی کە کەسێکی ئیمانداری دەبنگ هەر مانای دەبنگی وێ لەگەڵ کۆمەڵگایە لەگەڵ کۆمەڵگای مۆدرنە نەتوانی هەڵ بکەیت چکە تۆ بۆ مێشکت ئاوەدرێ بە زانستێکی 1400 ساڵ لەمە پێش یا 1200 ساڵ لەمە پێش بە جۆری حەدیسەکان تۆ ئابا پەروەردەکرێت من یەک پرسیارەکەم ئەڵێم باش ئەگەر حەدیسەکان پێوەربن بۆ تەواوی
تەواو و کاملی ینی بڵێن کە بڵێ دینی ئیسلام دینێکی کاملە کەواتە ئەگەر پێش حەدیسەکان ئیسلام کامل نەبووە باشە حەدیسەکان چەند سەد ساڵێت دوای مردنی محەممە و دوای سەحابەکانیش نووسراوە کەواتە لەو سەردەمانەیە بە هیچ شێوەیە دینی ئیسلام کامل نەبووە چکە محەممەد نەیتوانیوە حەدیسەکانی کە لە مزگەوتەکانە وتوێتی یان هێنی وتووە بگات بە هەموو شوێنێ پاشان بە هەمان شێو ئاەتەکانیش کامل نەبوون ینی ئاەتەکان دابەزینەکەیان مدەیکەی 23 ساڵە کەواتە دینێکی متەکامل نەبووە لە بانگوازی پێغەمبەرایەتیەوە لە مەککە تاوەکو وەگاتە کۆتایی کە لە مەدینە کۆتایی پێێت باسەکانمان لەسەر حەدیسەکانە ببوورە جا من ئەوەی کە زۆر گرنگە لەلام لە سەرەتای بانگەوازی ئیسلامیە تەنها شتێک هەبووە کە ناوی قورئان بووە ئەویش متەکامل نەبووە وەکو باسم کرد چکە ئاەتەکان بە مەرحەلە و ئەسبابی نزولی هەیە و هەندێک بابەتی تری هەیە کە ئەوە ئەبێ موسڵمانەکان خۆیان باشتر باسیکەن بۆ فێڵکردن کەواتە ئەو ناتەواوی لە دینی ئیسلامە هەیە سەردەمی محەممەدی ژەگرێتەوە چکە بۆ قسەکانی محەممەد و حەدیسەکان لەگەڵ کاتدا دروست بوون نەک لێک کاتە هاتبێت یعنی بە جۆرەی ئاەتێک حەدیسێک دروست بووە کەواتە لەو سەردەمەیە محەممەد ئەگەر پۆزشی یان شرۆڤەیەکی بۆ ئاەتێک هێناوێتەوە بۆ کاتە هێناوێتیەوە یعنی کە کاتی ئاەتەکە هاتووە ئەو شرۆڤەیە کراوە ئەو حەدیسە شراتووە باشە کەواتە یعنی دینی ئیسلام تاکو مردنی محەممەدیش متەکامل نەبووە تەواو نەبووە چێ تەواوی کردووە ئەم حەدیس نووسانە هاتوون تەواویان کردووە لەبەرەوەی کە سێ کوچکەی ڕئیسی بڵێن بنچینەی ئەساسی بۆ ئیسلام قورئانە حەدیسە سیرەی نەبەویە باشە قورئان لە سەرەتایە هاتووە کە ناکامل بووە دوای سەد چەند ساڵ حەدیس نووسراوە سیرەی نەبەویش بە هەمان شێوە کەواتە یعنی تا مردنی محەممەد دینی ئیسلام متەکامل نەبووە بە هیچ شێوەیە متەکامل نەبووە ئێستاش متەکامل نییە چکە بۆ تۆ ئەگەر قورئان بێنیت بێت تەفسیر یان بێ حەدیس یان بێ سیرەی نەبەوی کتێبێکی بێجانە هیچ مانایەکی تیانە ڕێک کەلیمات متەقاتیعە هیچ شتێکی تری تیانە اینجا کەواتە حەدیسەکانیش ئەسبابی هەبووە ئەسباب وەکو چۆن قورئان ئەسباب نزولی هەیە حەدیسەکانیش ئەسباب نزولی هەبووە بۆ شەرحکردنی ئاەتەکان بووە لە دوای 100 ساڵ بۆ شەرحکردنی کەواتە ئەو کاتەش خەڵک تێی نەگەیشتووە ئەمە زۆر گرنگە بەڕاستی جا بابێ بەسەر سەرەتای دروستبوونی حەدیسەکان ئەخر ناکرێ مەسەلەن تۆ محەممەد 10 ساڵ لە مەککە مزگەوتی هەبووە هەموو ڕۆژانێکی جومعە یان هەموو ڕۆژانێک ئەگەر هەموو ڕۆژێک نەبوو بێ بە تایبەتی ڕۆژانی جومعە خوتبەی جومعەی یاوە چکە ئێستاش مەلاکان شانازی بۆ کەنەڵەن منبەری پێغەمبەر ئەو مکەبەرەی کە دروستکراوی یابان و ئەڵمانیا و سنگاپورە و سەقەتەکەی سینیەکەیە کە قسەی لەسەرەکەن ناوە منبەری پێغەمبەر باشە تا ئێستا هیچ کەسێک هیچ بڵێن فەرمودە نووسێک حەدیس نووسێک نەهاتووە باسی یەک خوتبەی ڕۆژێک لە ڕۆژانی محەممەد بکات لەو مزگەوتەیە یعنی خوتبەکە بە کاملی بێنێ بڵێ محەممەد بم شێوەیە قسێک لە خوتبەکەیە تەنها پەڵگە بۆ حەدیسەکان یەک کەسە یا دوو کەسە یعنی تۆ بۆ نمونە تەماشاکە ئەبوو هورەیرە کەسێکە زۆرترینی حەدیسەکان لە دەمیەوە وەرگیراوە ئەخر چۆن ئەبێ یعنی کەسێک پەیامبەر بێت
تەنها حەدیسی بڵێن قسەکانی بۆ یەک کەس کرد بێت کەسی تر گوێی لێ نەبوو بێ. ئەمە جێی پرسیارە، یعنی تۆ هیچ کاتێک نهاتبی بتوانیت خوتبەیەکی کامل بێنیت بڵێ ئەمە پێغەمبەر لەم خوتبەیە وای وت، محەممەد لەم خوتبەیە باسی ئەمەی کرد، کە ئەمە زۆر جێگەی سەرنجە. هەموو حەدیسەکان لە یەک کەسەوە گیراوە، یا ئەبوو هورێرە یان کەسێکی تر بۆ نزیکی تر، دوو کەس نییە شاید بێ بڵێ منیش و فڵان کەسیش بەیەکەوە بووین. هەیە، بەڵام ئەو هەبوونە چییە؟ مەسەلەکە لەویایە کە کەسی تر شاید نییە، یعنی ئەوە نیە لە خوتبەیە باس کرابێ، بۆ دوو کەس دانیشتۆ لە دیوخانێکە دوو قسەی کردووە، ئەمە بەوە بەڵگا. بەڵام وەکو باسم کرد خوتبەکانی هیچ وجودی نییە، کەواتە هیچ خوتبەیەکی نییەوە لە مەدینە لە کاتی نوێژکردنە. جا خاڵەکانی تر یەک یەگێمە سەری من ئەوەی کامێ لێرە زۆر گرنگی پێ بەم ئەو حەدیسانەیە کە لەسەر دۆزەخ و بەهەشتە. باشە، من یەک برسا لە بەڕێستانەکەم. ئەخر تا ئێستا ڕۆژی قیامەت ڕووی نەداوە. باشە، تۆ چۆن ئەتوانیت وەکو پەیامبەرێک هەموو فلیمەکەی خوا ببینیت، ئەو فلیمەی ئەڵڵا کە بۆی داڕشتۆ سینارۆی کردۆی خراجی ئەکات، تۆ پێش ئەوەی کە ڕوو بات بیبینیت، یعنی چووە لە ئیسرا و میعراجە چوو جەهەنەمی بینی، بەهەشتی بینی. ئەخر ئەمە چۆن ئەکرێت؟ یعنی تا ئێستا هیچ شتێک، یعنی هیچ شتێک لە قیامەت دروست نەبووە، یعنی قیامەت ڕووی نەیاوە. تۆ چۆن ئەتوانی بە فلاشباک شتێک پیشانی کەسێکی تر بیت کە ئێستا سیناریۆکەی تەواو نەبووە، چیرۆکەکەی تەواو نەبووە، کارەکتەرەکانی نازانی چێن، من بە جەهەنەمیم یا بەهەشتیم، کێڵە من بە حسابی دینی ئیسلام شایەتمان نایەنم جارێکی تر. ئەخر ئەمەیە مەهزەلەکە، ئەمەیە فەرقەکە کە تۆ هەڵ ئەخەڵەتێنن. قورئان باسی ئەو تەفسیلاتە ناکە، ئەم تەفسیلاتانە لە حەدیسە هەیە. حەدیسیش واتە گەوجاندنی تۆ وەکو مرۆڤ، بۆی باوەڕ بە چی بکەیت؟ باوەڕ بە گەورەی و عەزەمەتی محەممەد بکەیت. کە من دوایە مەسەرەوەی کە محەممەد کەسێکی زۆر ئاسایی بووە، خودی قورئان خۆی ئەڵێ کە ئەم کەسە کەسێکی ئاسایی بووە. باشە، من یەک پرسیارەکەم، ئەگەر محەممەد ئەم فلیمەی جەهەنەم و بەهەشتی بینی بێت، کەواتە مەسەلەی مسەیەر و مخەیەر ناکرێتە ژێر پرسیارەوە. ئەخر مسڵمانەکان تۆ کاتێ پرسیاریان لێگەی پێیان ئەڵێیت خوا لە چارەی منی نووسیۆ من هەرچیە بمەر ئەوم، ئەوڵێنم نەخێر، تۆ لە بینی دوو شتای مسەیەر و مخەیەر. باشە، کەواتە ئەم بینینی محەمەکە نیوەی ئافرەتانی جەهەنەم و دۆزەخ ئافرەتن، کەواتە مسەیر و مخەیر لەکوایە؟ کەواتە محەممە و ئەڵڵا بڕیاریان ناوە کە زۆرترینی ئافرەت لە دۆزەخا بن. دوای تەفسیلات وردەکاری عەزابی قەبر ومانەت بە هیچ شێوەیە لە قورئانە نیە، هەمووی لە حەدیسە هەیە. ئەم ترساندنە جا شێوازی دابەزاننی بڵێن دروستکردنی درۆکانی حەدیس بۆ ئەوەیە کە تۆ کە قورئانە خوێنی تۆ لێی تێناگەی، کەلیمات متەقاتعەیە، هیچ ئاەتی ڕەبتی نییە بە ئاەتێکی ترەوە. لە ئاەتێکە یاڵێ ئەوەی کە مسلمانەکان زۆر شانازی پێوەکەن، ئەڵێ من قتل نفسا بغير ذنب كما قتل جميع الناس. باش، ئەی دوای ئاەتی دوای کۆڵە چی؟ إنما جزاء الذين يحاربون الله ورسوله، تا دوایی ئەبێت چوار پەلیان بەعەکسەوە ببردرێتوانە. تۆ ئەمە دش بەیەکە، لێک سوورەتە دووسی هەموو ئاەتەکان دش بەیەکن، کەلیمان متەقاتع ڕەبت نییە لە بینیانە. حەدیسەکان هاتوون بۆ پینەکردنی ئەم بێڕەبتیە، ئەم ناکۆچیە کە لە قورئانە هەیە. ئەمەش بە فیتی چێ؟ ئەو خەلیفانەی کە لەسەر حکم بوون بۆ جوانکردنی دین لای خەڵک، بۆ سەقامجیکردنی دەسەڵاتی خۆیان، نەک وەکو کە بێن لە خەمی دین بن، نا، لە خەمی دەسەڵاتی خۆیان بوون کە هەندێک شتیان داهێناوە. جا بەڕێزان،
من لە چەند بەرنامێکی دیشە باسم کردووە کە محەممەد کابرایەک بۆ شکستی هێناوە لە گەیاندنی پەیامەکەی پەیامەکەی خۆی بوو بێ هی وەرەقی کوڕی نەوفل بوو بێ یان پێشتر بووی نووسرابێتەوە هێر کەسێ بێ هی ئەڵڵا بێ هێر کەسێ بێ چونکە 13 ساڵی مەکەی شایەتی ئەوە ئايات کە کەسێک بۆ پەیامبەرێکی فاشیل بووە نەیتوانیەوە پەیامەکەی بگەێنێ لەناو قەومەکەی خۆشیە بۆ ماوەی 13 ساڵ ئەم کەسە هێناوێتی بردوێتی تەنها ئەبوو بەکر و چەند کەسێکی زۆر زۆر کەم توانێتی قەنەعەتیان پێ بکە کە ببن بە موسڵمان بەڵام سەیرەکە لەوەیە خۆ ئەو کاتە قورئان متەکاملیش نەبووە تاکو حرف بە حرف و ئاەت بە ئاەت و سوورەت بە سوورەت پیشانیان با بڵێ ئەمە دینەکەی منە ئەو باسی یەکتایی کردووە ئەوە خوا یەکتا یەک کەسە و هیچی تر هیچ کەسێکی تر نیە جگە لەخوا ئەخۆ پێشتریش دینی تر هەبووە کە ئەوانیش باوەڕیان بە یەکتایی هەبوو باوەڕیان بە تەوحید بووە ئیتر خۆمە چ فونەرێکی تایە تۆ هاتوویت ئەسڵەن دینەکانی پێش محەممەد متەکاملتر بووە ینی هەموو شتەکانیان وجودی هەبووە کەواتە دوایەوە هاتن بۆ پینەکردنی ئەو هەموو شتە ئەسباب نزولیان دروست کرد کە حەدیثەکان بۆ پینەکردنی ئەو ئەسباب نزولانەیە تێگی تو تەماشای ینی قورئان دوای ئەوەی کە کۆ کراوەتەوە یەکەم تەفسیر کە بۆی کراوە 104 هیجری بووە واتە لەو ڕۆژەی محەممەد هیجری کردووە 104 ساڵ ببژێرە اینجا تەفسیر بە قورئان کراوە وتمان چی وتمان قورئان بێ تەفسیر کتێبێکی بەتاڵە کەس لێی تێناگات قورئانیەکان گرفتەکانەوە ئێستا چونکە لە 114 شەرعی ئیسلام لە قورئانەوە وەرگیراوە لە 186 لە حەدیث و سیرە وەرگیراوە کە باسی شەرعەکەین ئێمە کە باسی شەرعەکەین لە 114 شەرع لە قورئان وەرگیراوە باقیەکەی تری لە حەدیث و لە سیرە وەرگیراوە کە ئەمەش نەقسێک لە قورئان پیشانەیە کە ئەمەش ناکاملی و قورئان و درۆ دەلەسەکانی حەدیث بۆ پینەکردن ئەمە گرفتەکەیە چاوەکەم کە من باسی حەدیثەکانەکەم من بەستم ئەو پینەکردنیە کە قورئان خۆی کتێبێکی نامتەکاملە ناتەواوە ئەم حەدیثانە پینەکردنە یعنی کەواتە سەردەمی محەممەد خۆشی خۆی کەسێک بۆ نەیتوانیەوە پینەیکە چەند ساڵ دوای ئەوە هاتون بۆیان پینە کردووە ئەی تەفسیرەکان یعنی چی چاوەکەم تەفسیرەکان یعنی گەوجاندنی تۆ ئەخر تۆ ناکرێت ئەڵڵا کتێبێک بنێرێت بۆ کائینێک بۆ بوونەوەرێک کە ناوی مرۆڤە بەڵام شرۆڤەکەی باتە دەست مرۆڤ خۆی ئێمە گاڵتە جاڕیە ئەی تۆ چۆن ئەی ئەڵڵا کتێبێکە نێرێ بۆی ئامۆژگاری من و تۆ بکات بە جۆرەی ئەڵڵایی خۆی بە جۆرەی یاساکانی ئەڵڵا خۆی بەڵام تۆ بێ شرۆڤەکەی بیتە دەست مرۆڤ خۆی بێگومانە ڕۆکو ئێستای لێە چەندین فەرعی شیعە و سوننە و حەنبەلی و شافعی و ئەم هەموو مەزهەب و تیرانەی کە لێ بۆتەوە دەبە من ئەخر با من پرسیارە لە موسڵمانان بکەم ئەو هەموو حەدیثانەی کە نووسراون بەس پێم بڵێن بەڵگە چییە بەڵگە جگە لە قالە فولان و حەدەسەنا فولان یان خەوی فولان یان ئەو سەمیع من فولان هیچ بەڵگەیەکی تر فڵان کەس لە فڵان کەسی بیست فڵان کەس لەوی تری بیست مرۆڤ شایانی بیرچوونەوەیە تۆ ناتوانێت دینەکەی خۆت لەسەر زوو زانستی عەقڵیەتی مرۆڤ ببینیت بڵێ کەس ئەوانە موسڵمان موشتیان بیر نەچۆتۆ بڕۆ ئێستا عەقڵیەتی ئێستای عەرەب ببینە بەراوردی کە لەسەر 1400 ساڵ لەمەوە پێش ئیتر عەقڵیەتی ئێستا دەبەنگە عەقڵیەت لە مێشکیانە من بەستم ڕاسیستی نییە من ڕێزم بۆ هەموو
هەموو نەتەوەیەکەیە. بەڵام من باسی ئیسلامەکەم، باسی منتالیتێتەکەم کە ئیکۆی ئەقلی ئەو مرۆڤانەی کە لە عەرەبستانن یان مسلمانن هەشتایە دکتۆر پشتیوان و زۆر کەسی تر و منیش باسم کردووە. ئەمە بەدەست من و تۆ نییە، ئەمە زانست واڵێ تۆ بێت دەبەنگترین کۆمەڵگای 1400 ساڵ بکەی بە بەڵگەی ئەوەی کە ئەم قسەیە ڕاستە. یان بوخاری خەوێکی بینیوە لە خەویا هاتۆتە محەممەد و ئەو حەدیسە صحیحە. ئەخر چۆن خەو ئەبێ بە بەڵگە؟ باشە من لەوە زیاتر سەرتان نایشێنم. من ئەمێ باسی جۆرەکانی حەدیسیشتان بۆ بکەم، حەدیسی متەواتر، حەدیسی مەوضوع، حەدیسی الحاد، ئەوانە بێ بە سێ بەشەوە یان صحیحەوە حەسەنە و زەعیف. ئەمەم و فەرع و فروعادەکە لە حەدیسە بێتەوە بۆ چییە چاوەکەم؟ تۆ ئەگەر ڕاست دەکەیت کەسێکی عالم بەناو عولەمای ئیسلام با فەرموهمیان کۆ ببنەوە بە شیعە و سوننەیانەوە، بێن ئەو حەدیسانەی کە زەعیف و قەڵەو نییە و لەڕە، یان تۆزێ لەوەڕی بخەنە بەردەم با تۆزێ باشتر ببێت قەڵەو ببێ، یانەوە تا سەری بڕن و تەواو بیکەن بە قوربانی لە جەژنی قوربانە. ئێوایە کاکەجیان ئەی تۆ حەدیسەکانت تا ئێستاش یاری بە عەقڵیەتی مرۆڤ بکەیت بە زەعیف و بە قەڵەو و بە مەوزوع و ئەم نۆعە قۆڕانی کەی و مسلمان بەسەر دەمەکان دایهێناوە بۆ گەوجاندنی دەوروبەر. من یەک تەحەدای هەموو مسلمانێک دەکەمەوە، تەحەدای هەر هەمویانەکەمەوە جگە لە بانخوازە دەبەنگەکان ئەو زۆڵەکان، فەرقی بینی حەدیسی زەعیف و صحیح بکەن نییە. چونکە یەکێک لە هەرە پرسیارە گەورەکانەوەی ئەڵێ تۆ کۆکو مسلمان چۆن حەدیسی زەعیف و صحیح جیاکەیتەوە؟ ئەزانی وەڵامەکەی چییە؟ ئەبێ بچی لە عالمێک بپرسیت. چەند عالم هەیە لە ملیار و شتێکەوە شانازی پێوەکەن؟ عالمی حەدیث، ینی لە حەدیثە عالم بێت ناگاتە 10,000 کرد، یعنی کەواتە 10,000 کەس بە عەقڵی ملیار و شتێک ڕابێرێ. بە ئارەجی خۆتان ئەمەتان بۆکە بە زەعیف ئەوتان بۆکە بە صحیح. خۆ پینەکردن ئەوانی درێجینا بەس دوو جۆرە، صحیح و زەعیف. ئەتر ئەمانەی تر هەمووی متەواتر و ئەمانە هەمووی بۆ ئەوەی کە تۆ غەبی بکەن. من کۆمەڵێک حەدیثتان بۆ باز دەکەم کە دڵنیام هەر هەمووتان لە مزگەوتەکانی کوردستانەوە سەدان جار و هەزار جاری گوێتان لێ بووە. باشە بۆ نمونە کامتان گوێی لەمە نەبووە؟ ئەطلب العلم وەلەو بالصین، داوای زانست کەگەل لە سینیش بوو. زەعیفترین حەدیثە، ئەسڵەن ئەڵێن لە زەعیفیانیە مردار بۆتەوە. باشە أعمل لدنياك كأنك تعيش أبدا وأعمل لآخرتك كأنك تموت غدا. أما بكردكي يلي بو أم دنيا دوا كاربكا كتو هميشة أجيت، بو آخرتي دوا كاربكا تو بياني أمريت. أما هذا جار من لمزقوتا كانوا الجملة بو أما الزعيفترين حديثة نموني كتير. أنا عربي والقرآن عربي واللسان أهل الجنة عربي. باش فرمو أما الشوفينيتي عرب نبيت شيء آخر أما الحديثة هاتوا ملاكاني سعودي ومعنا شانازي بيه وكان دواني وكو توي بيه طبعا كان كشانازي بوبكي كالكولتوري عرب بسرتو يا بسبيت لبروي أما بحديثي محمد حساب كراوة أنا عربي والقرآن عربي واللسان أهل الجنة عربي. من باسي ابن تيمية ناكم كتشن شوفينية بس لزماني عربية كات كفرزيك بسر حمونة توقعني ترى لم حديثه وجيرا كاتشي ضعيفترين حديثة باشا. إن لكل شيء قلبا وإن قلب القرآن ياسين ومن قرأها فكأنما قرأ القرآن 10 مرات. هموش تقضلي هي هاد باسي أضلك قد عقلني
دڵی قورئانیش سوورەتی یاسینە. هەر کەسێک خوێنیەوە وەکو وایە دەجا قورئانی خوێنە بێتەوە. چەند جار ئەمە گوێ لەبەوە لە مزگەوتەکان. ئێمە موسلیمیش و بوخاریش و هەمویان بە زەعیفیان داناوە. تێگەی باشە دێ. یەک کشتی زۆر بەخۆ دێ من بە مناڵی زۆر گوێم لێ بوویان و پێغەمبەر وتوێتی چل دراوسێ لەم لا چل دراوسێ لەولا. ئەمە لێرە نزراڵە. ئەڵێ بالجار إلى 40 دارا أوصاني جبرائيل چل دراوسێ لەم لا چل دراوسێ لەولا جبرائیل پێوتم. ئەوەش زەعیفە. باشە. بەمانە هەڵمە خەڵەتێ. تۆ وەکو موسڵمانێ ناتوانی صحیح و زەعیف لێک جا بکەیتەوە بێ ئیلا بچی بۆ لای کەسێک کە علمی هەبێ بە زانستی حەدیث. ئێوە چەند کەس هەیەی دەی بەهەرحاڵ یان ئەمە کە ئەمە بۆ ژن و ژنخوازی بۆ نیە پی نەکردنەوەی کە کەس خەڵک یەکتری ژن و مێرد تەلاق نێ یەکتری تەلاق نێن پیاوەکە ژنەکەی تەلاق نەیە. تزوجوا ولا تطلقوا فإن الطلاق يهتز العرش. هەر کەسێ ژنەکەی تەلاق بە عەرشە لەرزێ. پی نەیە شتیوانیە. باش لێ لەسەر بابەتێکی تر ئەو حەدیثە زەعیفانەمان بۆ باسکردن تامان یەک دنیاە من ئەوانم هەڵبژاردووە کە زۆرترینی لە مزگەوتەکانی کوردستانە گوێم لێ بوو لە خوتبەکانی مامەستا هاوڕێ و جەماعەتی ئەو مەلا دەبەنگانەی کوردستان گوێم لێ بووە ئەوانم بۆ هێناونەتەوە نمونەی زۆر کەم. با بمە سەر بابەتێکی زۆر کورتی تر کە مەسەلەی قسەکردنە. یعنی بابەتی پەرسەندنی عەقڵی مرۆڤ ئەگەر باسی ئێڤۆلوشن بکەین زمان فێربوونی زمان واتە قسەکردن بە زمانێک کە ئێستا زمانەکان زۆر جیاوازن. یعنی بڵێن زمانی مخاتەبەی بەرامبەر هەر کەسە و هەر نەتەوەیەک تایبەتمەندیی خۆی هەیە بە خۆی. بەڵام ئایا سەرەتای دروستبوونی زمان چۆن بووە لە مرۆڤە سەرەتایەکانەوە ئەمە خۆی پەشێکی زۆر گەورەیە لە پەرسەندن. بەڵام تۆرە سەیری درۆزنی ئیسلام کە بە جۆرەی حەدیث چۆن بۆ دەسەلمێنێکە چۆن دەبەنگت دەکا. بۆ نمونە من باسی ئاژەڵاناکەم کە شایەتیان بۆ پێغەمبەراتی محەممەدیەوە. ئەخر لە هیچ مێژوویەکی مرۆڤایەتیە جگە لە دیانەتە درۆکان دروی دیانەتەکان لە هیچ شتێکی علمیان نەهاتووە کە ئاژەڵێک قسە بکات یا قسەی کرد بێ. لە ناو ئیسلامیەکانیشە لە حەدیسەکانە کە باس کراوە شوێنەکان نادیارە خاوەنی ئاژەڵەکە نادیارە عەرابی نەزانم چییە بۆ شوانێک ڕاعی هیچ شتێک نییە. ینی بەڵگەیەکی مەلموس نییە. دەیەوێت شایەتەکەش کەمە مەسەڵەن ئەوانەی کە شایەتی ئەوەشیان ناوە ئەوەش کەمە. ڕەنگە یەک کەس یەک دوو کەس بێ. من بە مناڵەکان و هاوڕێکان مەڵێم عادی بەیانی دوو درۆ بەدەمەوە بکەن تەواو ئەچێتە مێژووە وتر من ئەبم بە ئەوەی کە قسەم لەگەڵ ئاژەڵا کردووە. جاو ئاژەڵانی کە قسەیان لەگەڵ محەممەد کردووە مانگا گورگ کەر خودی کەر کاک یعفور باشە حوشتر لە هەمووی سیرتر ضەب. ئەزانن ضەب چییە؟ شتێکەیە لە قۆڕی لای خۆمان پێڵێن قۆڕی لە مارمێلکە زۆر گەورەترە دیارە بەو باپیرانی مارمێلکەیەوەی لە سعودیەوانە ئاخورێ. ئەوە شایەتی بۆ محەممەدیەوە کە پێغەمبەری لە هەمووی سیرترەوەیە. ئەم باسانی کە من باسم کرد کە مسلمانان بە معجیزە لە قەڵەمیێن لە هیچ شوێنێکی قورئانە نەهاتووە. لە هیچ شوێنێکی قورئانە باسی معجیزەی محەممەد نەکراوە. باشە تەنها لە حەدیثە هەیە. لە قورئانە خۆی بە محەممەد ئەڵێ تۆ جگە لە مرۆڤێکی ئاسایی و نێردراوێکی ئێمە هیچ شتێکی تر نین. باشە یعنی وەما ئەرسەلناکە ئیلا مبەشیرا وەنەزیرا. ئیتر مسلمانان چ درۆیەک بەدەم محەممەدەوە بکەن
بڕابێ خۆی لەم لێستایە بژە تفێ کردە ناوچوانی هەمووتانە ئەم درێت چێ بەنای منۆ گردوتانە ئەوە تا هەر بە ئاەتی خۆی ئەڵێ وەمە ئارسەلناکە ئیلا مبەشیرا وەنەزیرا ئاەتی فرقان سوورەتی فرقان ئاەتی 56 باشە یەک دێژدی ترم نووسیەوە بەس با کاتەن نەگرم و سەرتان نێشێم چاو تاماجەکەم زۆر خۆشحاڵم کە توانیم لەگەڵ تانابووم ببورن بابەتەکان زۆر تێکەڵ و پێکەڵ بوو لە بەردەستمان لەبەرەوەی ئەو گرفتی تەکنەلۆژیای بۆمان دروست بوو لەگەڵ کاگمەریوان و هاوڕیانی تر ئومێدوارم لە داهاتوە چارەسەری بکەین و بتوانین بە شێوازێکی باشتر بێنەوە خزمەت بەڕێستان گرنگ ئەوەیە بابەتەکانمان بگاتە بەڕێستان ئەوە لای ئێمە گرنگە چاوتان ماجەکەم هەموو لای خۆشەویستن ڕێزم بۆ موتان هەیە خۆشەویستن چاوتان ماجەکەم شەو شاد